السلام عليكم هاوڕانی خۆشەویست. لەو وانەیەدا باز لە کێشەی دیکەی مۆبایلی دەکەین، ئەویش لە خۆی ڕیستارتبوونەوەی مۆبایل. ئێستا مۆبایلەمان لەکنە جێوەن ئەیسا بە بەردەوامی ئەو مۆبایلە کە پێی دەکەنەوە ڕیستار دەبێتەوە، بە بەردەوامی ڕیستار دەبێتەوە ناچیتە سەبەرنامەی. ئەلێرە ئەو با بڵێن ئەو مۆبایلە مشکلی لە سیستەمی هەیە، سیستەمی لەسەر نەمایە. بە چ دەزانم سیستەمی لەسەر نەمایە؟ کاتێککە من دەی بمە سەر داونلۆد مۆدی دوگمەی نزم و دوگمەی پاوەر و دوگمەی ئەوەی هۆمیدا دەگرم، دەی بەمەسە داونلۆد مۆدی لەسەر داونلۆد مۆدی ڕیستار نابتەوە بە بەردەوامی. کە مادەم لەسەر داونلۆد مۆدی بە بەردەوامی ڕیستار نەبەوە، یعنی ئەو مۆبایلە مشکلی سیستەمی هەیە، دەبی سیستەمی لێ بدەینەوە. ئێستا کامە ئەلێروکانە دەین مۆبایلەکەمان سامسۆنگە بەچە ڕسمەکەی وادامان نەیە، دێم ئەلێروکانە ئەو با بڵێن ئەو مۆبایلە ئەو مشکلی لەبەوە چارەسەر دەکەم. لەبە ئەو مشکلش سەرەتا دەبی بەرنامەی ئۆدینمان هەبیتن. طبعاً بەرنامەی ئۆدینی زۆر ئاسانە، لە هەر لایەکی دەنووسیان لە هەر جەیەکی لە گۆگڵی دەنووسی ئۆدین ڕاستەخۆ بەرنامەکە دەداتێ. بەڵام ئەمە لێرکانە چەند با بڵێن وێبسایتێکی لە بۆ دابەزاندنی ڤێرژنی لە بۆ مۆبایلی. یەک لەوانە ڤێرژنی ئەوە وێبسایتی سام مۆبایلە، سام مۆبایل ئەویان لە بۆ دابەزانی هەموو ڤێرژنە چیە، بەڵام سام مۆبایل زیاتر بە پارەیە. دەبی ئەکاونتی دروست بکەی و مەسەلەن ساڵانە $100 $100 دەدەی ڤێرژن هەرچە دویست لە بۆ خۆتدا دەبەزێنی بەبێ کێشە. من ئەکاونتەکەم دروست کردێ، بەڵام بە ئەکاونتەکەم لوگ ئاوت کرد، قەپارتم کردەوە. ئەلێروکانە وێبسایتێکی دیکە هەیە، سام FW. ئەو وێبسایتە زۆر وێبسایتێکی زۆر باشە، سام FW. واتە سامەکە مەبەستی سامسۆنگە، ئێفەکە مەبەستی فرێموێرە، Wەکەش مەبەستی فرێموێرە، واتە سامسۆنگ فرێموێر، دابەزاندنی فرێموێر، واتە فایلەکانی فرێموێر، فایلەکانی سیستەمی سامسۆنجی. ئەلێروکانە دەبی بین جۆری مۆبایلەکەی دەنووسی، مەسەلەن SM. طبعاً سامسۆنگەکان زۆربەیان کۆدیان بەو شێوازەیە SM/. ئەوەی من J110H J110H ڕاستەخۆ پێ دەرە گالاکسی J1 Ace. ئەوە ڤێرژنەکەی دادەبەزێنم. ئەلێروکانە جۆری مۆبایلەکەی دەنووسم، چاوەڕێ دەکەم هەتا بە دوای دادەگەڕێت دەیدۆزێتەوە. ئەلێرە معلوماتی کاملی مۆبایلەکەت پێ دەڵێتن. باشە چ کاتێک دروستکرێە؟ دەرە ڕیلەیسە 2015 ئۆکتۆبەر، لە ئۆکتۆبەری 2015 دروستکرێە. ئەو مۆبایلە 131 گرامە، 9.5 ملیمە. ئەوە جۆری معلوماتەکانی مۆبایلەکەی. ئەندروید چەندی لەسرە؟ 4.4.4 لەسرە. ئەپ تو دەتوانیت تا چەند بەرز بکرێتەوە؟ 5.1 بەرز بکرێتەوە. ستۆرێجەکەی واتە زاکیرەکەی ئەلێروکانە پێیمان دەڵێت 4 گیگا و 8 گیگایە. دەتوانانی مایکرۆ SD لەسەردا بنێ، واتە میمۆری لەسەردا بنێ. ئەوە بە کاملی معلوماتەکانی دەڵێ لە ساڵی چەند مانگی چەند بڵاوکرێتەوە چێ ئەندرویدێکی لەسەر بۆوە تا چەند دەتوانی بەرز بکەوە. ڕامەکەشی 1 گیگا بووە. بەپێی جۆری ستۆرێجەکانە، بەپێی جۆری زاکیرەکانە هەیەە. مەسەلەن زاکرەی 4 گیگابایت بووە، بەڵام ڕایوانکەی 512 مێگابایت بووە، و زاکرەی 4 گیگابایت بووە، ڕامەکەی 768 مێگابایت بووە، و جۆرەکەی تریان کە زاکرەکەی 8 گیگا، ڕامەکەی 1 گیگا بووە. بۆ شێوازە جۆر ئەوەکانیشی ڕەنگەکانیشی وایتی هەیە، بلاک و بلوی هەیە، واتە سپی و ڕەش و شینی هەیە. ئەوە جۆری مۆبایلەکەیە، هەروەک لە بەردەستمانە ئەوە جۆری مۆبایلەکەیە. لە ڕاستمەکەش ئەلێروکانە تێدەیە. ئەلێروکانە بە شێوەیەکی گشتی جۆری تەکنۆلۆژیەکەت لە بۆ بازەکە 3G 4G چی تێدانێ، جۆری میمۆریەکەی چیە، بە کاملی معلوماتت پێ دەڵێ. و دەڵێ لە ئەمەزۆنیش دەتوانی بیکڕی، دەتوانی بەدەست بخەی. ئەمە پێویستمان بەوی نییە، ئەمە ڤێرژنەکە دەمانەوێت دابەزین. ئێستا ئەوە وڵاتی ئاسیاکانە، ئەوەش ئەوروپایە. لە بۆ ئاسیامە وڵاتی عێراقمان دەوێتن. عێراقی کلیک لێ دەکەم. طبعاً کە عێراقم کلیک لێ کرد چەند ڤێرژنێکمان دەداتێت کە لە عێراق بەردەستە. ئێستا کە من کلیکم لە عێراق کرد، ئەلێرە تەماشا بکەن چەندین ڤێرژن بەردەستە. 4.4.4 ئەوە ڤێرژنەکەی خۆیتی، ئەوە هیچ نییە. ئەوە 4.4.4 ئەوە زۆربەی ڤێرژنەکانە. طبعاً لێوکانش دەتوانێت بیگۆڕی. زۆر جار دەتەوێت مەسەلەن ئەو ڤێرژنێتی دەتەوێت لێروکانە دانیە
لێرکانە دەی ڤێژنەکەی دەگۆڕیوەتە ئەو وڵاتت کە دەتهەوێتن هەڵی دەبژێری و با بڵێن ئێستا من ئەوە دەمەوێت دابەزێنم یەکەم ڤێژن لاست ڤێژنە ئەویان دەمەوێت دابەزێنم دەڵێ ڕاستەخۆ دەتوێت لە ناو وێبسایتەکەی دابەزێنی یان بە شێوەی فایل ڕاستەخۆ بێتە ئەو بە شێرکانە دابەزیتن ئێستا مە تەمەشا دەکەین ئەگەر لێرکانە ڕاستەخۆ دابەزێنین واتە لە ناو وێبسایتەکەی خۆی تەمەشا سورعەتی زۆر باشە سورعەتی فایلەکەمان پێ دەڵێ داونلۆدی ئەوە داونلۆدەکەیتی چەند کاتشت پێویست لە بۆ دابەزاندنی ئەو فایلێ طبعا من فایلەکەم هەیە پێویستم پێی نییە دێم ئەویان لیف دەکەم دای دەخەمەوە ئەلێرکانە ئەوە جێوان فایلەکەم دابەزانیە ئەکستراکت فایل دەکەم واتە با ببێتە فایل بە شێوەی زیب نەمێنێ زیب پەستێنراوە هەتا جێیەکی کەمترت لە بۆ بگریتن ئەمن بە شێوەی پەستاوتنەکە دەیکەمەوە پەستانی لەسەلا دەبم دەیکەمە فایل ئەلێرکانە کردمانە فایل ئەوە فایلەکەمانە هەر فایلەکانی هەموو تێدایە IP تێدا BL تێدا CP CSC تێدایە بەو شێوازە ئەوەش دەڵێ پازۆردەکەیتی ئەگەر داوای کرد بەڵام بە ئەمە پازۆردەکەی لە خۆمان سەیڤ بکەین ئەگەر پێویستی پێ کرد تاوەکو دابنینەوە لێرەدا زۆر جارەمە بەرنامەی ئۆدینمان پێویستە بەرنامەی ئۆدین ئەلێرە کو بزانم بەرنامەکە مۆبایلەکەم لەگەڵی ڕەبتە یان نا کێبڵی مۆبایلەکەی لێ دەکەمەوە لە ناو بەرنامەکەی ئەها نووسرا ڕیموڤ ڕاستەخۆ لێروکانە نووسرا ڕیموڤ واتە لاد برد کێبڵەکە کۆنێکتەکە لەگەڵی نەهێشت لێ دەدەمەوە دەبی ئێستا بنووسێ عادد دەبێت ئەلێوکانە بنووسێ عادد واتە مۆبایلەکەم دووبارە لەگەڵی ڕەبت کردەوە زۆر جار مشکلی لە کێبڵاتی دروست دەبی کێبڵەکەت پێشتری عیبی نەبووە لە هێگرا ڕادەوەستیتن مشکلی USB لە بۆ دروست دەبیتن لە بۆ مشکلانێکە لە بۆ دروست نەبیتن وەرە ئەوەی دابەزێنە واتە USB-ەکەی دابەزێنە سامسونگ ببورن سامسونگ فریموێرمان ناوێ ئەمە USB drive USB drive last version دەرێ all Samsung USB drive last version واتە کۆتا ڤێژنەکانی USB-ەکانی سامسۆنگم دەرێ ئەمە لەبەرچی USB drive-دا دەبەزێنین چونکە جاروێ لە کۆمپیوتەرەکانمان لە USB کۆمپیوتەرەکانمان لە بۆ مۆبایلەکەی تعریف ناکاتن تعریفی نییە واتە ناخوێنێتەوە هەتا ڕیکۆگنایز واتە ئەو مشکلی نۆ ڕیکۆگنایزەکە دروست نەبیتن تا بتوانی لەگەڵی کۆنکت بکەی دەبی درایڤی سامسۆنگەکەی دابەزێنین ئەوش زۆر ئاسانەوە چ پێم گوتی لە گۆگڵی دەنووسی all Samsung USB drive last version ئەوە هەموو ڤێژنەکانی سامسۆنگ USB drive دەداتێ دەتوانی بێ ئەلێروکانە دای بەزێنی ئەوە دەرێتن flashing the stock firmware using Odin دەتوانی هۆی ئۆدینەوە دەی فریموێرەکان دابەزێنی و فۆرماتی بکەیت ئەوە USB-ەکانە ئەوە ڤێژنەکانیتی ڤێژنی USB سامسۆنجی 1.7.23 هەیە 1.7.11 هەیە 1.5.6 1.5.5 هەیە ئەوە هەر یەکەوچیان دەتوانی کلیکی لێ بکە ڕاستەخۆ دای دەبەزێنی ئەلێروکانە دەتوانی دابەزێنی زۆر ئاسان ئێستا دێتە ئێروکانە و دەتوانم دایبەزێنمەوە بە کێشە بەڵام ئەمە پێویستم پێی نییە چکە من هەیتم ئەلێرە ئەوە ئادەکەنە نووسرا دووبارە تاقی بکەینەوە بزانم فایلەکان دەنێرم لە بۆی بزانم وەردەگری یاخودنا چکە لەسەر ڕیمۆڤەکەی نووسرەیە بۆ خۆی دەبی بنووسێ عادت کە زیادمان کردەوە بە شێوازەکیش دەبێت سەر داونلۆد مۆدی ئەو مۆبایلانە دوگمەی هۆمیان هەیە دوگمەی نزمکردنێ دوگمەی پاوەری هۆم بێ کۆدا دەگرم دەچێتە سەر ئەو بەشەی دەڵێ کێنسڵ ڕیستارت بیتەوە یاخود با بڵێن کۆنتینیو بیتن دوگمەی سەرەوەدا دەگری ڤۆلیۆمی زیادکردن سەرەوە کۆنتینیو دەکەی ڕاستەخۆ دێتە سەر داونلۆد مۆدەکەی ئەو بەشە دێتەوە بەشەی لە بەشە ڕاستەخۆ دەتوانین ئیشی لەگەڵ بکەین ئێستا فایلی BL بانک دەکەین فایلەکەم ئەمان لەسەر دیسکتۆپی دانەیە دەبێت ئەو فایلە ببینینەوە کە ڤێرژنەکانی تێدایە
ئەوە فایلی جێوەنەکەمانە ئەو فریموێری تێدایە لە BL واتە ئەلێروکانە چ بە ناردن لە بۆی دەنێری چ ئەوە تا با بڵێن کلیکت لێکرد لە BLەکە BL کۆڵ دەکەیەوە تەنها جاری یەکەم لە دوو پاسەکەی دەگەڕێی جارەکانی تر پێویستت پێی نییە ئەو ئەلێوکانە دەڵێت تەواو سەکسێسفڵ بووە بەبێ کێشە ئایپیەکە لە هەمووان قورسترا فایلی ئایپی دووبارە کلیک لێ دەکەمەوە چاوەڕێ دەکەمە تا ئایپیش زیاد دەبیتن دەبێ ئەلێوکانە ئایپیەکە زیاد بیتن ئێستا سیپیش بانگ دەکەم واتە فایل بە فایل کۆڵیان دەکەم ئەوە سیپیشم بانگ کرد ئەو سێ فایلە بەستە دەتوانێت ئێستا ڕاستەخۆ ستارت بکەین ڕاستەخۆ چیمان پێ دەڵێ سەکسێسفڵ ئەوەکەی سەکسێسفڵەکەی سفرە و فێڵەکەی سفرە واتە نەیکردیە دووبارە تەمەشا دەکەم و بزان مشکلی لە کۆنێکتەکەمانە لە چ شتەکە لەبەر چێ ئادی نەکردیە ئێستا مۆبایلەکە دەکوژێنەوە پێی دەکەمەوە ئەو کوژانمانەوە ئێستا پێی دەکەینەوە ئەو بەشەی دێتە سەرێ کۆنتینیو دادەگرم ڤۆڵیۆم ئەبلە بۆ کۆنتینیوی هەتا کوێتەوە سەر ئەو بەشەی داونلۆد مۆدەکەی ئەوە ئێستا ئادید ئەوە ئادی کرد ئێستا دووبارە BLەکەی بانگ دەکەمەوە IP بانگ دەکەمەوە بە هەمان شێواز do not unplug the cable کێبڵەکەت قەتع نەبی با لەگەڵی ئاگادار بە ئەوە لێکوانە سەکسێسفڵ بوو ئایپیەکە بە هەمان شێواز و سیپیش بە هەمان شێواز بانگ دەکەم هەر جارە فایلێکیان بانگ دەکەم هەتا وەکو بە تەواوی هەر سێ فایلەکە وەردەگیرێتن ئێستا ئەوە وەرگیرە باشە ئەگەر متابعە بکەن ئەلێروکانە ئەو بەشە زیاد بوو بەشی کۆمبیستیەکی زیاد بوو ئێستا ستارتی دەکەم دەبی چاوەڕێ بکەین ئەها ئەلێوکانە سیستەمەکەمان وا دەڕوە سیستەمی لێ دەداتەوە هەتا ئادەکە زیاد نەبوو هەتا ئادەکە ئەلێرە زیاد نەبوو واتە مۆبایلەکەی نەخوێندەوە وەری نەگرت ئێستا چاوەڕێ دەکەین طبعا لە ناو مۆبایلەکەش ئەلێروکانە دەڕواتنەوە لەوێن دەڕواتنەوە ڤێژنەکەی واتە وەردەگریتن کێشەی نییە و ئیشەڵا ئەو کێشەشی لە بۆ دروست نابیتەوە وەچ پێم گوتن لە طبعا لە گۆگڵی وێبسایت زۆرە هەر ئەوە کە دویست ناویچە هەر فریموێری هەر مۆبایلەکی ویستت کۆدی مۆبایلەکەی بنووسە مەسەلەن SM/J110 SM/J110H/DS ئەویان فریموێر واتە فریموێرەکە لەگەڵ دەنووسی مەسەلەن ئەوەی تو مۆبایلەکەت با بڵێن A50 A20 هەر مۆبایلەکە A50 فریموێر ڕاستەخۆ با بڵێن A50 ڕێکت نادات تێ دەڵێ A500H فریموێرەکەی A505F فریموێرەکەی لە بۆ ئەوەی کە بزانی مەسەلەن لینکەچی نوێ بکەوە A505 ئیمەیج واتە جۆری مۆبایلەکەی ڕسمی مۆبایلەکەی ئێستا ئەوە دەبینین ئەوە با بڵێن A50 ڕاستەخۆ جۆری مۆبایلەکەمان دەداتە یعنی ئێستا کە A505F ئەوە کۆدی مۆبایلی A50 و فریموێرەکەی دادەبەزێنین لە سام مۆبایل بیتن یاخود با بڵێن ئەو لینکێکە سام فریموێر ئەوە ئەم بخۆمە سام فریموێرە بەکارینە شەکی زۆر خۆشە وە فریە پێویستیشی بە هیچ نییە هەموو ڤێرژنەکانی هەموو وڵاتەکانیشی تێدەیە
معلوماتی کاملی مۆبایلەکەش پێ دەڵێتن ئەلێرکانە لە 25 فێبریوەری واتە 25 دوو 2019 مۆبایلە بڵاو کرایتەوە ئەندروید 9 لەسەر 9 ئەندروید پای لەسەر بووە واتە ئەندروید 9 پای لەسەر بووە جۆری سیپیوەکەی کوات کۆڕە واتە چار کۆڕە ئەوە ئۆکتا کۆڕە ببوورە ئەوە ئۆکتا کۆڕە جۆری سیپیوەکەی کۆرتێکسی هەیە و جۆری سیپیوەکەی لەوکانە ئەگزنۆسی دەنانۆمەتریە بەپێی زاکرەکانیش ئەوە ڕامەکانی دانێ ڕامی 6 گێگا لە بۆ 128 کە ئەوە لێرکانە زۆر کەمە هەرچەندان بۆ خۆم هەم بوو ئەوروپی ئایپەنجا ئەوروپیم هەبوو ڕامی 6 گێگا بوو و زاکرەشی 64 بوو بەڵام ئەوەی لێرکانە هەیە زۆربەی زاکری ڕامەکەی 4 گێگەیە جۆرە ڕەنگەکانی بڵاک وایت و بلوک ئەوە جۆری ڕەنگەکانی تی کە هەیتی ئەوەش معلوماتەکانیتی واتە نێتۆڕکەکەی جۆری ئەنتەرنێتەکەی چ بووە ئەلێرە بە کامری نووسرەیە GSM HSPA LTE واتە 4G 2G هەبووە 3G هەبووە 4G هەبووە سپیدەکەی ئەلێوکانە باسکرەیە لە نێوان چەندە 32.2 مێگابت پێر سێکند لەگەڵ 5.56 مێگابت پێر سێکند زۆری LTE ئەیە بۆدیەکەی واتە لەشی مۆبایلەکەی لە چی پێکاتیە ئەوە گۆرەی لە گلاس فریە جامەکەی نانۆسیمە ئەوە شەچوهانیە جۆری سیمەکەی دووەڵ سیمەوە تا دەبڵ سیم کاتە پلاتفۆرمەکەی جۆری OSەکەی چیە ئەندروید 9 لەسەر بووە ئەندروید 9 پای لەسەر بووە کە دەتوانی ئەپگرێتی پێ هەتا ئەندروید 11 یان 1UI 3 جۆری میمۆریەکەی کارسلۆدی هەبووە واتە شوێنی زیادکردنی میمۆری هەبووە دەتوانین میمۆری لەسەر دابنێ میمۆری SD مایکرۆ SD دەتوانین لە بۆ دابنەی ئەو معلوماتی کاملی مۆبایلەکەت پێ دەڵێت کە دەتوانین لە ئەمازۆنیش ڕاستەخۆ لێرکانە بکڕین ڤێژنی چ وڵاتەکەت دەوێت ئەوە وڵاتەکانی تێدا عادەتەنەمە لە بۆ عێراق بەکاردێنین ڤێژنی عێراقدا دەبەزێنین لە بۆ عێراقیش چەندین ڤێژن هەیە ئەوە ڤێژن ئەندروید 11ەیە ئەندروید 11 ئەندروید 10 ئەندروید 10 ئەندروید 10 ئەوانە دەتوانانی بیگۆڕی بیکێ ڤێژنی قەدیمی یاخود هەر ڤێژنێکی بتەوێت لە بۆی دابنێ ئەلێروکانە ئەندروید 9 ئەوانەوە هەیە ئەندروید پای هەیە 9 بەگشتی زۆری ئەو وێبسایتە زۆر خۆشە لە بۆ ئیشپێکردنەوە تەنها دەنووسی سام fw.com تەنها ئەوەندە واتە سام fw.com تەنها ئەوەندە بنووسە بەسە هەلێوکانە inter device number or model number ئەی پەنجای دەنووسم مەسەلەن جۆری مۆبایلەکەی ڕاستەخۆ پێ دەڵێ ئەوە هەموو جۆرەکانی کە بە ئەی پەنجا دەستیان پێکردێ دەداتێ تەمام ئەو مۆبایلە ژوا خەریکە تەواو دەبیتن تەواوی کردیە تەنها مایە مۆبایلەکە بە خۆی هەڵبێتەوە و پێشت دەڵێ پاس واتە تەواو بووە ئەنجامەکەت سەکسسفڵ یەک واتە تەواو نەتیجەکە دەرچووە سەکسسفڵ واتە فۆرماتەکە بووە فیڵ کە نەکرێتن سفرە واتە هیچ نەکردنەک نەبووە و تەواو بووە سەکسسفڵ بووە تەنها ماوە مۆبایلەکە پێ بێتەوە ئەوەش شێوازی فۆرماتکردنی مۆبایلی سامسۆنگ بە لێدانەوەی ڤێرژنی واتە نەک لە خودی خۆی لە ناوە خۆی بەڵکو بە فایل بە هیوای سوود بینی